ڕۆژێکی خۆرتێکی ژێکی زانە پرسی گۆ حەزکردنا ڕاست چییە؟ ڕابوو ئێ زانە ژێرە گوت گۆ هەرەڤی بەخچێکێ لە کامە گولا هەری خۆشکت ببینێ ژێکە و بێنە. ڕابوو ئەو خۆر چوو گەرەها گولێکە خۆشک دیت لێژێ نەکرد شخۆرە هەزر کرد گۆ بڕاستی بەلکی ئەژێ خۆشکتر ببینم. ڕابوو گەرەها ژێ خۆشکتر نەدیت و دەما گۆڤەگەرەها ڕاژەوێ گولا خۆشک ئەو ژوەندا کرد بەگەرەها جەم ئێزانە بڵۆ لێ نەری گۆ کا گولاتە. ڕابووی خۆرتژێرە گوت گۆ بڕاستی مگولەکە خۆشک دیت لێ مژێ نەکرد مگۆ بەلکی ئەس خۆشکتر ببینم لێ مخابن مخۆشکتر ژی نەدیت و دەما گۆ ئەس بەگەر هەمڕاژمەوەی کولێ مە ئەو ژوەندا کرد مشتەسدا. ڕابوو ئێزانە ژێرە گوت گۆ حەزکردنا ڕاست ئەف بخۆیە یعنی دەما گۆ تشتێکی خۆشکی جەمتە هەبێ دەوێ گوتە بنرخی وێزانە بێ ji ber gotu guh nediye wêj deste herê û ya xweşiktir jî bi deste nakevî.